بەپێی ئاماری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان 85 ئێزگەی ڕادیۆ کار دەکەن. لەوانە 20 ڕادیۆیان بەبێ مۆڵەتی حکوومەت پەخش دەکەن. پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کۆمپانیاکان ڕادیۆی تایبەت بە خۆیان هەیە. ئەمەش بەهۆی یاسانی دامەزراندنی ڕادیۆ و کەم مەسرەفی ئەو ڕادیۆیانە کە ستافی هەندێک لەو ڕادیۆیانە ناگاتە ژمارەی پەنجەکانی دەستێک. بۆ چوونێک هەیە پێی وایە لەگەڵ پێشکەوتنی میدیا و پەیدابوونی ئامێری تەلەڤیزیۆن و ئینتەرنێت ڕۆژ لە دوای ڕۆژ ڕادیۆ وەک دەستگایەکی ڕاگەیاندن لە پاشەکشەدایە. بەڵام شارەزایانی بواری میدیا و بەڕێوەبەری ڕادیۆکانی هەرێمی کوردستان پێیان وایە ڕادیۆ لە پاشەکشەدا نییە، بەڵکو ڕادیۆکانی کوردستان گرفتیان هەیە لە تەکنیک و ناوەڕۆکی بەرنامەکانیان. من تەواو پێچەوانێ ئەو ڕایم کە لەگەڵ پێشکەوتنی بوارە تەکنۆلۆژیاکان و پێشکەوتنی میدیا بە شێوەیەکی گشتی ڕادیۆ لە پاشەکشەدا بێ. من لە زۆر شوێنی تر باسی ئەوم کردووە کە لەگەڵ ئەوەی کە ڕەنگ واتە تەلەڤیزیۆن سەحرێکی زۆری هەیە و مرۆڤەکان دەخاتە نێو هەیمەنەی سەحری خۆی و لەگەڵ ئەوەش کە بوارەکانی دیکەی سەحافەی ئەلکترۆنی زۆر بە فراوانی بڵاو بۆتەوە و لەگەڵ ئەوەی کە چێبڕچێکی تند لە نێوان ئەم هەموو ئامرازەکانی بواری میدیا هەیە، بەڵام قەت لەگەڵ ئەوە نیم کە ڕادیۆ لە پاشەکشەدا بێ. لەگەڵ هەبوونی هەموو ئەو چێبڕچێ و ململانەیانە ڕادیۆ تا ئێستا لە سنجی خۆیدا و لە پێگەی خۆیدا کاری خۆی دەکا و ئەوەی ڕادیۆ دەهێڵێتەوە هەمیشە بە زیندویی و ئەوەی ڕادیۆ دەهێڵێتەوە هەمیشە لە پێشەوەی چێبڕچێکان چەند خاڵێکە. یەکەمیان خاڵی ئەوەیە کە تاکەکانی کە هۆگری ڕادیۆن، چونکە لە دنیا هەندێک خەڵک هەیە تایبەت گوێ لە ڕادیۆ ڕادەگرێ و پێیان دەگوترێ هۆگرانی ڕادیۆ ئەو خەڵکانن کە ئێستاژ ڕادیۆ مفەزەڵترین ئامێری ڕاگەیاندنە لایەن و بە بەردەوامی لەگەڵ ئەم ئامێرە دەژین و هۆگریەکی پتەویان پێیا کردووە. ئەمە یەک. دوو، بە بڕوای من ڕادیۆ خاوەنی جوگرافیای خۆیەتی، وەک چۆن سەحافە جیاجیەکانی تر جوگرافیایان هەیە، ڕادیۆش بە هەمان شێوە خاوەن جوگرافیایکی تایبەتی خۆیەتی. بۆ نمونە لە هەندێک جوگرافیا جگە لە ڕادیۆ هیچ دەستگایشکەی ڕاگەیاندن ناتوانێت جێ پێی خۆی بکاتەوە و ناتوانێت قودرەتی مانەوەی هەبێ. ڕادیۆ بە بەردەوامی دەتوانێت لەگەڵ ئەم جوگرافیایە بژی. هەر بۆ نمونە ناو سەیارە جوگرافیای بەردەوامی ڕادیۆیە کە خەڵکێکی زۆر ڕۆژانە بەتابەت لە شارە زۆر قەرەباڵغ و لە پایتەختە جەنجاڵەکان بە بەردەوامی لە ناو سەیارە دەژین و تەنانەت لە ناو هەندێک نێوەندی تریش کە بە بەردەوامی دەتوانن لەگەڵ ڕادیۆ بژین. بۆ نمونە لە هەموو شوێنێک تۆ ناکرێت لە بەردەم تەلەڤیزیۆن دانیشی و لە هەموو شوێنێک ناکرێت تۆ هەموو کارەبا و تەمیناتی دابینکردنی تەلەڤیزیۆن هەبێ، بەڵام ئەوە ئاسانتر دەبێت بۆ ڕادیۆ. بۆیە ڕادیۆ بە کورتی دەیبڕێنەوە جوگرافیایکی تایبەت بەخۆی هەیە لە ڕێگەی ئەم جوگرافیە هەمیشە بوونی خۆی دەسەلمێنێ. خاڵی سێیەم کەوای کردووە ڕادیۆ لە چێبڕچێ بەردەوام بێ و لە ڕیزی پێشەوەی ئەم چێبڕچێشدا بێ مەسەلەی خێرایی ڕادیۆیە، شانسی خێرایی لە ڕادیۆدا. ئەم شانسەی وای کردووە کە هەمیشە بمێنێتەوە لە پێشەوە. بۆ چونکە ئەوەی لە خێرایی ڕادیۆدا تۆ وەکو گوێگر دەیبیستی لە تەلەڤیزیۆن ناتوانانی و لە ڕۆژنامە ناتوانانی. هەواڵێک تا دەگاتە ڕۆژنامە پێویستی بە چاپکردنە، پێویستی بە چاپخانەیە، پێویستی بە بەیانیە تا چاپ دەبێ و تەلەڤیزیۆنیش پێویستی بە مونتاژە، پێویستی بە گەڕانەوەی بۆ بارگای تەلەڤیزیۆن، پێویستی بۆیە بیاخینێنێ و کۆمەڵی قەتعی تەلەڤیزیۆنی اینجا بڵاو دەبێتەوە. بەڵام ڕادیۆ لە ڕێگای تەلەفۆنێکەوە زۆر بە خێرایی دەتوانی هەمیشە بە خێرایی بگاتە جێگری خۆی و زانیارەکان پێشکەشی هەوادارانی خۆی بکە. خاڵی ئەخیر کە وای کردووە ڕادیۆ هەمیشە لە پێشەوە بێ یاخود بڵین لە بەردەوام لە چێبڕچێیەکەدا بێ ئاسانی بەکارهێنانی ئامێرە ڕادیۆیە کە لە هەموو ئامێرەکانی تر ئاسانتر بەکاردێ. تۆ دەکرێت لە ڕێگەی مۆبایلەکەی خۆت یاخود دەکرێت لە ڕێگای ئامێرێکی ڕادیۆی زۆر بچووک بە بەردەوامی ڕادیۆ لەگەڵت بێ و بە بەردەوامی ئەو جێ پێ بکەی واتە قودرەتی گواستنەوەشی هەیە. ئەم خاڵانە بە خێرایی وا دەکا ئێمە قەنەعەت بۆ بکەین کە ڕادیۆ بەردەوام لە پێشەوەیە و چێبڕچێ خۆی دەکا و لە پاشەکشەدا نابێ و قەتیش ڕۆژێک لە ڕۆژان مۆدی ڕادیۆ
کۆتایی پێنایەتن لە ناو دنیای ڕاگەاندن. یەکێک لەو خاڵانەی کە ئێمە ئەبێ ئاماژەی لەسەرکەین ئێستا نەک تەنها رادیۆکۆی کە زۆر جار باسەکرێ رادیۆ پاشەکشەی کردو بەڵکەوەی کە باسی لێواکرێت ڕۆژنامە بەرەو پاشەکشێ ئەچێت بەهۆی ئەوەی کە ڕۆژنامەوانی ئەلکترۆنی ئێستا بە شێوەیەکی بەرچاو شوێنی کردوێتەوە واتە ئەوەی کە ئێم پێشببینی دەکەین لە ئێستا رادیۆ پاشەکشەی کردبێت لە ڕاستیات دەبێت بڵێن ئەو بۆ چوونە تا ئێستا هەڵەیە چونکە ئێمە لەسەر ئاسی دنیا نەمان بینیەوە رادیۆ بەرەو پاشەکشە بچێت چونکە چۆنێتی بەکارهێنانی رادیۆ فرەداین و فرە ڕەهەندە ئەگەر رادیۆ لە سەردەمێک تەنها بۆ بەکارهات بێت کە ئەرکی گەیاندنی دەنگوباز وەروەها هەواڵ بوو بێت لە ئێستا رادیۆ ئەرکی گەیاندنی دەنگە و دیوێکی تەرفیهیشی پێوە دیارەواتە ئەو حاڵەتەی کە رادیۆ لە خزمەت گوزاری پێشکەشی کردووە و تاوەکو ئێستا لەسەری بەردەوامە رادیۆ ئەومان بۆ دەرناخات کە بەرەو پاشەکشەچەوە بە پێچوانەوە ئەگەر لە هەرێمی کوردستان ئێمە بنە هەرێمی کوردستان وەکو نمونە وەربگرین ڕاستە لە قۆناغێکدا لە شاخ رادیۆ پەخشی زۆر مەودانە بۆ یاخود درێژ مەودانە بۆ بەڵام لەو سەردەمەشدا رادیۆ گرنگی وەروەها پێگەی تایبەتی خۆی هەبووە وەروە لە دوای ساڵی 1990 کە کۆمەڵێک رادیۆ دەستیان بە پەخش کرد ئێمە بینیمان ئەو رادیۆیانە ئەگەر چی هەندێکیان وەکوی کە سەرەتا دروست بوون نەیانتوانی زۆر خۆیان بەرەو پێش بەرن وە کۆمەڵێک رادیۆی تر کە رادیۆ ئەهلیش دروست بوون بە تایبەت لە دوای ساڵی 2003 ورد بینتر بڵێم و هەروەها لەگەڵ دەستپێکی دروستبوونی رادیۆی نەواش کە هەر خۆمان تیایدا کار دەکەین دەکرێت بڵێن رادیۆ هەنگاوی نایە قۆناغێکی نوێ و نەکرد ئەوە خودی رادیۆ بۆ خۆی هۆکار بوو بۆی کاریگەری بەسەر کۆی شێوازەکانی میدیا هەبێت لە هەرێمی کوردستان مەبەستم لە خوێندرا و وەبینراوە چونکە لەو ڕێگایەوە پانتایی ئازادی ڕادربڕین وەروەها چۆنێتی کارکردن چۆ قۆناغێکی نوێە کە ئەمە بۆ مای هەندان بۆی کۆمەڵێک خەڵکو و لایەنی تر کە بیریان لە رادیۆژ نەکردبەوە و بیریان لە کاریگەری و گرنگی رادیۆ نەکردبەوە بیریان لەو کردەوە ئەم جارە بێنەوە رادیۆ بە شێوازێکی تر و گرنگتر و پایامدارتر بخەنە کار. رادیۆ کوردی توان برین ئەوانەی ئێستا باشترن لەوانەی پێشتر هەبوون چونکە تووشی پێشبڕکێکی زۆر گەورە بووین کە ئەگەر لەسەر بیسەر و جێگەر خەبات دەکەن بۆ ئەوەی هەر رادیۆ و هەر ئێزگێ و زۆرترین جێگری هەبێ ناچارن ناوەڕۆکی بەرنامەکانیان باشتر بکەن ناچارن ئەو پرسیارانە بەرز بکەنەوە کە خەڵک دەیەوێت جێ ڕابگرێ بەس لەگەڵەوەش بێگومان زۆر بەداخەوە تا ئێستا لە ئاستی پێویست نین بمانەوەی نەمانەوەی ئەنتەرنێت یان سەتەلایت کاریگەری کردوتە سەر رادیۆ و تا ڕادێک ئەوەی جێگری بردووە مەسەلەن خەڵکی جەماوەری بۆ خۆی ڕاکێشەوە بەس بەڵام لە هەمان کاتدا لەبەر ئەوەی بەڕای من ئاسانترین وەسیلەیە ڕاگەیاندن بۆ گەیاندنی پێیام بۆیە زیاتر مەسەلەن لە ناو سیارەکان لە ماڵ هەر کاتێ کارەبا هەبێت کارەبا نەبێت یاخود لە هەر شوێنێک بی دەتوانی گوێ لە رادیۆ ڕابگری لەوانەیە کاریگەری هەبێ بەس بەڕای من بەو ڕادەیەنە بێگومان رادیۆ جیاوازی هەیە لەگەڵ لە سەردەم کەناڵەکانە ڕاگەیاندن بێگومان ڕۆژنامە بڵێن بۆ کەسێکی خوێنەوارە بەڵام رادیۆ هەموو ئەو پێک هاتی کۆمەڵاتەکان بە هەموو چین و توێژەکانەوە گوێگری رادیۆنە بۆیە رادیۆ ئەبێتە سایکۆلۆژێتی کۆمەلگا لە بەرچاو بگرێت حساب بۆ هەموو تەمەنێک و بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بکات چونکە رادیۆ دەنجی هەموو خەڵکێکە هەموو خەڵکێک ئەتوانی لە یەک سات و کاتدا گوێبیستی رادیۆ بێت بۆیە گوێگری رادیۆ هەموو کەسێک ئەگرێتەوە بە کەسی خوێنەوار و بە خەڵکی نەخوێنەواریشەوە لە ڕاستیدا ناکرێ بڵێن رادیۆی کوردی جدیەتی پێوە نەماوە چکە بۆ نمونە هەم رادیۆیی کە خۆم رادیۆنەوەیە کاری تادا دەکەم و قسەی لێوە دەکەم یەکێکە لە گرنگترین ئەو رادیۆیانەی کە هاوڵاتیان ڕۆژانە وەکو بەشێک لە سەرچاوی هەواڵ وەروەها زانیاری پشتی پێدەبەستن ئەمە جگەلەوەی کە یەکێکە لەو رادیۆیانەی کە ڕۆژانە شلۆڤە و تاوتوێی هەموو ئەو باس و بەسەرهاتانی تیادا دەکرێت کە لە ناوخۆی هەرێمی کوردستان وەروەها لەسەر ئاستی هەرێمی واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەروەها لەسەر ئاستی دنیاژەوەی کە پێویستە گفتوگۆی تێدا دەکرێت بۆیە ئەوەی کە پێی دەوترێت کەناڵێک چوو بێتە پاشەکشە یاخود ئەمەی کە
خودی ڕادیۆ لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان کاریگەری خۆی کەم کردبێتەوە بەڕاستی ئێمە بە پێی بۆ ڕادیۆ دەگۆڕێت دواتە چۆن ڕۆژنامەیەک سیاسەتی خۆی دیاری دەکات دەشێم سیاسەتەی بۆ کارکردن بەهێز بێت یاخود تەلەڤیزیۆنێک ئەم کارکردنەی بەهێز بێت ڕادیۆش هەمان بواری بەسەردا دەسەسپێت چکە مێژێکێکە لەو کەناڵە میدیایە گرنگیانەی کە دەتوانێت بەرداوامی بەخۆیدات بەڵێ لە هەرێمی کوردستاندا ڕاستە ڕێژەیەکی زۆر لە ڕادیۆ هەن بەڵام هەموو ئەم ڕادیۆیانە نەیانتوانیوە گرنگی خۆیان بپێکەن واتە بتوان ئەو ئامانجە دیاری کراوە بەدی بێنن کە ڕاگەیاندن وەروەها ڕۆژنامەوانی هەڵگرێتی تەنانەت هەندێک لەو کەناڵانە واتە لەو ڕادیۆیانە تەنها بوون بە سەرچاوەی تەرفیه بەڵێ ڕاستە ڕادیۆ دەتوانێت بێ بە سەرچاوەی تەرفیه هەروەها سەرچاوی پێدانی زانیاری چونکە ئەو تایبەتمەندی کە ڕادیۆ هەیەی دەشێ وەکو هاوڵاتی لەناو ئۆتۆمبیل نەتوانی تۆ ئۆتۆمبیل لێخوڕیت و ڕۆژنامە بخوێنیتەوە نەتوانی ئۆتۆمبیل ڕێخوڕیت و سێروێنەیەکی جوڵاوکەی بەڵام متوانی لەگەڵ ئەوە تۆ ڕادیۆیەکت هەبێت وە گوێ لێبیری و لەگەڵ ئەوە سەرقاڵی کاری خۆت بیت بۆیە گرنگی ئەم کەناڵە لە کۆمەلگا بۆ کۆمەلگا گۆڕانکاری بەسەرداهات و بۆ نمونەگەر لە کۆمەلگایەک وەکو بریتانیا خوێندنەوە واتە ڕۆژنامە لە پلەیەک بێ لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕادیۆ ڕۆڵێکی زۆر کاریگەر دەبینێت و تەلەڤیزیۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵێکی کاریگەر دەبینێت بۆی ئەو کۆمەلگایانەی کە زۆر سەرقاڵی کاری ڕۆژانن پێویستیان بەو سەرچاوەیە کە کار بکەن و زانیاریان پێ بدات پەیوەندەکانی خۆی و هاوڕێکانیەوە سەرپەرشتیاری دەرەچی دەستنیشان دەکات و گرفتی تەکنیکی و پەخشی شەپۆڵەکانی ڕادیۆیی بە کێشەی سەرەکی ڕادیۆکانی کوردستان دادەنرێت ئەو ئامێرانەی زۆربەی ڕادیۆکانی هەرێمی کوردستان بەکاری دێنن ستانداردی جیهانی نییە و فلتەر لە پەخشەکانیان بەکار ناهێنن بۆیە پەخشەکانیان تێکەڵ دەبێت و یەکتری دەبڕن هەندێک ڕادیۆ هەن پەخشەکەیان چەنگەڕەکێکی چاری هەولێردا ناپۆشێت زۆر بەشیان لەسەر لەرەلەری FM پەخش دەکەن شەپۆڵی FM بۆ ناوچە شاخاویەکان باش نییە و بە یەک ئاراستەی ڕاست دەڕوات و شاخەکان نابڕێت بەڵام هەرچی لەرەلەری AM و MWە شەپۆڵەکانی درێژن و ناوچە شاخاویەکانیش دەبڕێت بەڵام ڕادیۆکانی کوردستان تەنها لەرەلەری FM بەکاردێنن فلتەریان لەگەڵ دانیە ئەگەر فلتەریش بکڕن زۆریان فلتەر لەگەڵ ڕێک ناکەوێت بۆیە کە فلتەر نەبوو یان ئەگەر هەژوی بەکاری ناهێنن ئەکتیڤی ناکەن کە فلتەر نەبوو حاڵەتێک دروستە بی پەخشی ئەو کەناڵانە کارەکاتە سەر پەخشی کەناڵەکانی تەنیشتیان جۆرێک لە هارمۆنی دروستەکەن جۆرێک لە تەشویش دروستەکەن ئەوە بەشێکە بەشێشکە هەیە ئەویش ئەوەیە کە زۆر لە کەناڵەکان کە هەن بە پاوەرێکی زیاترەوە پەخشەکەن بۆ نمونە لە ناو شارەوانیەکان بە پێ ڕێنمایی لای ئێمە ئەو لای وەزارەتی گیانیش ئەوەیە کە دەبێت لە 1 کیلۆوات زیاتر نەبێت بۆ تەلەڤیزیۆن و بۆ ڕادیۆش لە 500 وات زیاتر تێپەڕ نەکات ئازادن ئەگەر لەسەر شاخەکان لە دەرەوەی شارەوانیەکان لە شوێنی بەرزەکان لەوێ شوێنی بورزی پەخشدابنێن زۆر ئاساییە بە 5 کیلۆواتیش پەخش بکەن ئێمە لاریمان نییە بەڵام لەناو شارەوانەکان نابێ زیاتر پەخشکەن کەچی کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە ڕەنگە لە 3 کیلۆوات تێپەڕ بکات ڕادیۆش بە هەمان شێوە ڕەنگە لە 500 وات بڕوا بۆ 1 کیلۆوات کە ئەوەش سەرپێچیە و سەرپێچی شتریشە یاساییە ئەویش ئەوەیە زۆر لەو کەناڵانە یان درەنگ دێن یان نایەن بۆ نوێکردنەوەی مۆڵەتەکانیان کە ئەوەش پێچەوانەی یاسایە تەبان ئەوە هەرسێ بوار با بڵێن سەرپێچیە پێویستە چارەسەر بکرێت ئێمە هەتاکو ئێستاکە ئەنی کەمتر بەنامان بردە بۆ با بڵێ پرسی جەزائیان با بڵێن غەرامەکردن یان داخستن بەڕاستی ینی ترسەکەشمان یان با بڵێن حەزارەکەشمان لەبەر ئەوە بووە ینی جوولانەوەیەک هەیە بۆ بیرروڕای ئازاد دەوڵاتی ئێمە لە هەرێمی ئێمە ڕەهەندێکی فراوان هەیە بۆ ڕادەربڕی نامانەیە ببین بە ئاستەنجێک بەرامبەر بەو جوولانەوەیە لەلایەنی مادی کێشەمان هەیە لەبەر ئەوەی ئێمە سەر بە سنتەرێکین و سنتەرەکەش بودجەکەی بەو دەرەجە نییە بۆیە بودجەکەمان کەمە بەس هەوڵمان داوە کارمەندیشمان کەمە لەبەرەوەی بودجەکەمان کەمە و هەڵمان داوە ینی ئەو کەم کورتیانەی هەمانە پڕی بکەینەوە بەس لە هەمان کاتیشدا ڕوبەڕووی کێشە دەبینەوە لەلایەنی بودجە و بەنسبەت ئەوەی پەخشمان بەڕاستی لە کوردستان
ئەوەنە ڕادیۆیەکان ئەوەندە حسابی ڕادیۆیەکی تر ناکەن، یعنی پەخشەکانیان زۆر جار پەخشەکانیان خەلیلی فەنی هەیە، تەئسیر کاریگەری دەکاتە سەر ڕادیۆی ئەو ڕادیۆی کە لە نزیک ئەوە بەڕاستی ئەو گەورەترین کێشەیەکە ئێمە دووچاری دەبینەوە. ڕادیۆیەکە پەخشەکەی ملایانی تەکنیکی تەواو نییە، یاخود پەخشەکەی زۆر بەهێزە، نابێت لە ناو شار هەبێ ئەم پەخشە بەهێزە ئەبێ بچێتە دەرەوە، بۆیە کاریگەری دەکاتە سەر ڕادیۆکەمان. تاوەکو ئێستا ئەوە چی مەسەلەن پێویستە وزارەتی ڕۆشنبیری کە ئەو ڕادیۆیانی کە لایانی تەکنیکیان لە ئاستێکی بەرزدا نابێت لە ناو شار بیان لایانی تەکنیکیان زۆر باش نییە، کاریگەری دەکاتە سەر ڕادیۆیچکە پەخشەکەیان بربڵاوە، زۆر کاریگەری هەیە لە سەر ڕادیۆکە نێزەکەەوە چارەسەرێک بۆ ئەم کێشە ببینێتەوە. گومان لە کوردستانیشدا کێشەکانی ڕادیۆ ئەوەیە کە زۆربوونی شەپۆلەکانی ڕادیۆ لە نێو شارەکاندا کە ئەوە کاریگەریی خراپی هەیە بۆ سەر ڕادیۆ بۆ سەر جەماوەر بەتابەت ئەبی بە شێوەیەکی زانستی ئەو ئەنتێنانە دابنرێن، چونکە ئەو کار و موقناتیسیانێک کە لە هەوادا هەیە لەوانەیە یا تەسیریشی هەبی بۆ سەر خەڵک. بەڵا لە بواری جێبەجێکردنی ڕادیۆ هەموو کەسێک ئەتوانێت کە بڵێن ئازادە لە پێشکەشکردنی ئەو پەیامەی کە پێشکەشی ئەکا. گرنگ ئەوەیە هەمومان بتوانین خزمەتی ڕۆژنامەگەری کوردی و ڕاگەیاندنی کوردی دەستپێک هەر دەستگایەکی ڕاگەیاندن دامەزرێنی. پێویستە ئەم دەستگا ڕاگەیاندنە جگە لەو تەکنیکەی کە پێویستە بەکاری بێنێ هەڵگری کۆمەڵێک بیرۆکەی دیاریکرا بێ کە دواتر تۆ سیاسەتی خۆتی لەسەر داڕێژی، واتە تۆ بیرۆکەت هەیە، فکرەی کارت هەیە، پاشاندێ لە ڕێگەی تەکنۆلۆژیا و تەکنیکە و تۆ ئەیکەیتە هۆکار بۆ ئەو پەیامە سەرەکیی خۆت کە هەتا بیگەنی. بەداخەوە ئەمە لە ناو ڕاگەیاندنی کوردی زۆر جار غیابی بیرۆکە و عەقڵمان هەیە لە بەڕێوەبردنی هەر دەستگایەک. بۆیە کۆی ئەم دەستگایانەی کە هەرێمی کوردستان هەن بۆ هۆکاری کە ڕادیۆ وەکوی کە بەشێک لە وڵاتان وەکو خزمەتگوزاریەکی گشتی و هەروەها لە هەرێمی کوردستان وەکو خزمەتگوزاریەکی بێ بەرامبەر پێشکەشیان دەکرێت. بێگومان تۆ لەو کاتە ناتوانانی سەرچاوی دارایی خۆت لە ڕێگەی ئەو خزمەتگوزاریە بێ بەرامبەرە دەسەبەر بکەیت، تەنها ئەوە نەبێت کە تۆ لە ڕێگەی ڕێکلام وەروەها ئەو بەشەی کە بۆ دیوی بازرگانی دەستنیشانت کرد لە ڕێوەوە سەرچاوی دارایی دەستەکەوێت. بەڵام بۆ هۆکاری کە لە هەرێمی کوردستان نرخی ڕێکلام وەروەها ئەو بەشانەیە کە هەشە بەو شێوە پرۆفێشناڵ و زۆر ئەکادمیێنیە کە پێویستە چاوی لێ بکرێت وەروەها درێژەی هەبێت، بۆیە خودی ئەو ڕادیوانەی کە لە هەرێمی کوردستان هەن تووشی ئەو قەیرانە داراییە دەبن. بۆیە لایەنێکە پێویستە بە شێوەیەکی ڕێکخراو هاوکاریان بکات دیوی حکومیە، کە من دەڵێم حکوومەت پێویستە بەم شێوە ڕێکخراوە هاوکاریان بکات، بەم شێوە ڕێخستنە هاوکاریان بکات لەو پێناوەی کە ئەو ڕادیۆیەکە هەم بەرژەوەندی گشتی وەروەها دیو ئەکادمیەکەی تایە بتوانێت هاوکاری بکات، چونکە ئەم ڕادیۆی ڕۆژنامەیەک نییە لە ڕێگەی ڕۆژنامەیەک کە بیفرۆشە پارەکەی دەستکەوێتەوە دواتر لە ڕێگەی چاپخانەوە جارێکی تر تیراژی دو یا تیراژی سێی لێ چاپ بکات. بۆیە ئەمەی کە دەمێنێتە بۆ چوونی من لە ئێستادا ڕادیۆکان پێویستە هاوکاریان بکرێت، بەڵام ئەمە پێویستە بۆ پێ بێت کە کوالێتی وەروەها جۆر و چۆنێتی ڕادیۆکانش چاوی لێ بکرێت. بنە ڕادیۆی حزبی هەیە لە هەرێمی کوردستان بە بودجەی حکوومەت لە ڕێگەی حیزبەوە وەردەگرێت، واتە ڕاستە ڕادیۆیەکی حزبیە، بەڵام بەتەنها ئەم بودجێ لە ڕێگەی حزبە وەرناگرێت، واتە بە تەحویلێکی حکومی ئاراستەی کراوە. بۆیە دەبێت جۆر و چۆنێتی ئەو ڕادیوانەی کە زمان حاڵێکی تایبەتی حزبێکن یاخود قوارەیەکی سیاسی یاخود لیستێکی سیاسی دیاری کراون ئەمانە جیا بکرێنەوە لەگەڵ ئەوەشدا ئەوانەی کە ڕادیۆی تایبەتن و هەروەها کەرتی تایبەتن ئەمانش بە شێوازێکی تر چاویان لێ بکرێ، وەروەها ئەمەش بەپێی ئەو ئەندازەی کە ئەمان لە ڕووی خزمەتگوزاریەوە دەتوانن چاوی لێ بکەن. ئیتر پێکمان لەو بڕایەدام ئەگەر بێت و ئەمەی کە پێی دەوترێت ڕێکلام وەروەها ئەو کاری ڕێخستنە تا لە هەرێمی کوردستان بەرەو پێش بچێت، ئەو کاتە بەڕاستی ڕادیۆکان بە هەمان شێوەی ڕۆژنامە و خودی تەلەڤیزیۆنەکانیش کەمتر پێویستیان بەوە دەبێت کە چاویان لە دارایی حکوومەت یاخود لایەنێکی دیاریکراوە. یاسای ڕۆژنامەگەری کوردستان یاسایەکە زیاتر بۆ ڕێخستنی میدیای خوێنراوە بە تایبەت ڕۆژنامە. تا ئێستا هیچ یاسایەک نییە کە کاری ڕۆژنامەوانی میدیای بینرا و بیسترا و ڕادیۆ و تەلەڤیزیۆن ڕێک بخات. ڕۆژ لە دوای ڕۆژی دامەزرانی کەناڵی سەتەلایتی ڕادیۆ و تەلەڤیزیۆن لە زیادبووندایە. بەڵام ئێستا وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەت بە هیچ ڕادیۆ و تەلەڤیزیۆنێکی نوێ نادات و بە نووسراوێکیش داوا لە ئەنجومەنی وەزیران دەکات
لیژنەیەک بۆ ڕێخستنی میدیای بینراو و بیستراو پێک بهێنرێت.